بەداخەوە ئەمڕۆ خەمخۆر زۆر کەمە. رب العالمین ڕوو لە هەمومانەکە فەرمێ وەئەنکیحوو ژنیان بۆ بێنن بۆ گەنجانەی ژنیان نێناوە. ناکرێ منێکی مامۆستای ئاینی ئەوڕۆ چونکە لەسەر مینبەرم هەر خەمی ئەوەم بێ چونکە خەڵکێک کچی خۆی و خوشکی خۆی پێشکەشی من ئەکا هەر لە خەمی شەهوەتی خۆم دابم بکەم بە دوو بە سێ و بە چوار، بەڵام بەدەها گەنج لەو مزگەوتە دانیشت بێ بە حەسرەتی ئەوەیەکەوە ئافرەتێک ببێتە خێزانی ماڵ و حاڵێک پێک بێنێ من هەر لە خەمی خۆم دابم. رب العالمین لە قورئانی پیرۆزە لە سوورەی ئەننووردا لە ئاەتی 32 ڕوو لە هەمومان ئەکا چی ئەوەی کەوا دەسەڵاتی هەیە، چی ئەوەی کەوا پارە و پوڵی هەیە، چی ئەوەی کەوا باوکە برا گەورەیە بە هەر شێوازێک لە شێوازەکان دەسەڵاتی مادی و معنەوی هەیە. رب العالمين لسورة النور دا لآياتي سيودوا أفرمي وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم إن يكونوا فقراء يغنيهم الله من فضله والله واسع عليم. رب العالمين أفرمي هاو سرگيري بكن بو أو بياو آفرتاني كوان نسونتني وبروسي هاو سرگيري أو گنجاني تا استا لە کوڕان ژنیان نەهێناوە ئافرەتێکی باشیان بۆ بدۆزنەوە یارمەتی دەریان بن لە ڕووی مادی و ئەو ئافرەتە گەنجە و جاحێڵانەی کە تا ئێستا شوویان بۆ نەکراوە پیاوی باش و چاک و دینداریان بۆ بدۆزنەوە خەمیان لێ بخۆن. اینجا سەیری ئاەتەکەکەن برایانی خۆم خوشکانی خۆم. رب العالمین ئەفەرمێ وەئەنکیحوو نافەرمێ وەنکیحوو وەئەنکیحوو لەگەڵ وەنکیحووە زۆر جیاوازیەکی گەورەی هەیە. وەئەنکیحوو پەروەردیگارە فەرمێ خەمیان لێ بخۆن ئەو پیا و ئافرەتانەی نەچوونەتە نێو پرۆسەی هاوسەرگیریەوە، بەڵام وەنکیحوو واتە بۆ خۆتان هاوسەرگیری بکەن، بۆ خۆتان ژن بێنن، ژنی یەکەم و دووەم و سێەم و چوارەم. بەداخەوە ئەمڕۆ خەمخۆر زۆر کەمە. رب العالمین ڕوو لە هەمومانەکە فەرمێ وەئەنکیحوو ژنیان بۆ بێنن بۆ گەنجانەی ژنیان نێناوە. ناکرێ منێکی مامۆستای ئاینی ئەوڕۆ چونکە لەسەر مینبەرم هەر خەمی ئەوەم بێ چونکە خەڵکێک کچی خۆی و خوشکی خۆی پێشکەشی من ئەکا هەر لە خەمی شەهوەتی خۆم دابم بکەم بە دوو بە سێ و بە چوار، بەڵام بەدەها گەنج لەو مزگەوتە دانیشت بێ بە حەسرەتی ئەوەیەکەوە ئافرەتێک ببێتە خێزانی ماڵ و حاڵێک پێک بێنێ من هەر لە خەمی خۆم دابم. ناکرێ برایان ئێوە باش ئەزانن کاتێ مهاجر کۆچ ئەکەن بۆ مەدینە لە ئەمسار لە برایانی ئەنسار چیان پێ ئەڵێن؟ بە برای مهاجری وا دەڵێ وەرە من دوو خێزانم هەیە بۆ خۆت سەیری کە چونکە تۆ بێ هاوسەری کامەت پێ جوانە و پێچاکە پێ باشە بۆ تەلاقە دەم لە خۆتی مارە بکەوە. برای ئیسلامەتی ئاوایە ناکرێ ئەوڕۆ باوکی وا هەیە کوڕەکەی دەڵێ بابە حەزم لێیە ژن بێنم، دەڵێ کوڕم با من جارێ بیکەم بە دووە تۆ جارێ بوەستە ڕاوەستا، دەڵێ بابە خۆم بۆ کۆنتڕۆڵ ناکرێ ژنم بۆ بێنە، ناوەڵا کوڕم زانکۆکە و خوێندنەکە تەواو کە سەختە خوێندن و هاوسەرگیری بێکەوە ناکرێ. ئەرێ بابی بەڕێز ئەوە سەختە ئەگەر خوێندن بکە لە زانکۆ و خێزاندار بێ، یان ئەوە سەختترە هەموو ڕۆژێک لە زانکۆیە چاو بجێڕێ تا ڕۆژێک لە ڕۆژەکانە لە جێژوانیەک و لە مەوعیدێکە ئەگیرێ تێری تێ هەڵ ئەدەن وإنجا حياة وابرويتو أو ما ليش أشيء وإنجا آية أجاتا أندازي كوشتنو قتل وقتال لا يعني كما كي باريكي زور بورت لي ورقن كامي سخت ربو خاطري خوا بس أو بيانو أنا واز لي بينن باوكا كان براغورا كان أواني دس رويشتون وأنكحوا الأيام منكم إنجا الأيام جمع أجم الأيام كوي أجما هم پیاوان هەمیش ئافرەتان چی ئەوەی هەر نەچوو بێتە نێو پرۆسەی زەواجەوە یاخود چووە بەڵام چۆن ئەڵێ لێک هەڵوەشاوەتەوە یاخود لە دەستی داوە بەهۆی مردنەوە ئێوە خەمیان لێخۆن ئێوە بیان خەنە نێو پرۆسەی زەواج و هاوسەرگیریەوە. اینجا ڕەب العالەمین ئەفەرمێ و هەروەها ئەو کۆی لەو کەنیزە چاک و باش و پاکانەیشیکەوە کەسی چاک و باشن ئێوە بیان خەنە نێو پرۆسەی هاوسەرگیریەوە. ڕەب العالەمین باسی دەردی کۆمەڵگا ئەکا باسی ئەو هۆکارەیەکە کە ئێستا زەواج بەهۆیەوە پەکی کەوتووە. ئەفەرمێ ئەگەر ترسان لە هەژاری و لە فەقیری ئەگەر ئەو کوڕ و کچەیە دەست کورد بوو هەژار بوو نەدار بوو کوڕەکەت کە ژنی بۆ هێنی براکەت کە ژنی بۆ هێنی دەست کورتە موچەی نییە
کار و کەسابەتێکی دیاریکراوی نییە خانووی نییە یاخود خوشکەکەت کچەکەت کە کوڕێکەیەتە خوازبێنیەوە ئەڵێ ئاخر وەڵاو بێتە زاوام خانووی نییە کاکە موچەی نییە ئاخر چۆن خۆیان بۆ بەخێوەکرێ پەروەردیگارە فەرمێ مەترسن لە هەژاری مەترسن لە فەقیری لەبەر دەستکورتی فەقیری پرۆسەی هاوسەرگیری پەکی مەخەن ئەگەر ئەوان دەستکورت و هەژار و نەدار بن یوغنیهم الله من فضله رب العالمین لە فەزڵ و بەخشش و بەهرە و ناز و نیعمەتی خۆی بەهرەمەندیانەکە پەروەردیگار دەری و خێریان لێکاتەوە برا خوا ڕزق دەرە بۆ خاتری خوا ڕزق و ڕۆزی لەدەست رب العالمینە خۆ لەدەست من و تۆ و فڵان و فیسار و زەید و عەمر و بەکر و حکومەتدا نییە برا و هەمووی وەسیلەیە گەنجینەکانی ئەرز و ئاسمان هەمووی لەژێر دەسەڵاتی رب العالمینە وەڵا ئاخر موسەی نییە تا دامەزرێت جا کۆیە سا چێ دامەزرێ وەڵا ئاخر کار و کەسابەتێکی دیاریکراوی نییە بۆ براوانەی کە ئێوە ژنتان هێناوە چەندتان هەبووە لە ئێوە هیچی نەبووە لە ژوورێکا کەلاوە کۆنێکا کەوتونە ئیتر وردە کەوتونەتە سەرپەی خۆتان پەروەردیگار وعدتان پێدە وعد ئەوە بەڵێنی پەروەردیگارە چیکە بۆ بیانەوە تەخیری مەکەن رب العالمین لە کۆتاییەکەیە فەرمێ والله واسع علیم پەروەردیگار فراوانکەرە رب العالمین ڕۆزی فراوانە ناز و نیعمەت و بەهرە و بەخشەکانی فراوانە و هەروەها زۆر زانایە برا پەروەردیگار زانایە کە ئەوەی وعد و بەڵێنی داوە لە ئەوەی کە گفتی داوە ئەیان ژێنێ بەهرەمەندیان ئەکا